لەناو کۆڕ سیمینارانە چەوەی کە لە واقعە چەوەی لە میدیاکانە دەکرێت جۆرێک لە بەرامبەربوونەوەیە لە گفتوگووە ینی هەرێکە دەستی دەگرێت بە ڕێی خۆیەوە و دیفاع لە ڕێیەکەی خۆی دەکات و بەڵام بامان شەو بۆ سیمیناری ژانی ئەو کەسە کۆمەڵە بیر و باوەڕی خۆی هەیە تەرحی دەکات و دواتر ئەو خەڵکە مناقەشەی دەکات ڕێی بەرامبەرە و دەردەبرێت بەس لەم کۆرسا شتێکی پێشینە دانانی شتێکی پێشینە کە ئێمە داینین لە مێشکی خۆمانە لەوانەیە لەگەڵ شێوازی کۆرسەکە نەگونجێت لێرە ئەمە گفتوگۆ دەکەین ئەومان بۆەوەی بگەینە ڕوونکردنەوەی شتێک نەکە بگەینەوەی کە یەکێکمان ڕێی هەیە لەسەر دیفاع لە ڕێیەکەی بکە لە بەرامبەرەی ویتر ینی جۆرێک لە ململانەی ڕێیەکان دروست بێت نە لێرە هەڵ دەدەین زەمینەیەک بۆ بیرکردنەوە ساز بێ بەوەی لەنا ئەو بیرکردنەوە ئێمە بتوانین ئەوە ڕۆشن بکەینەوە کە پێویستی بە ڕۆشن بوونەوەیە تێکستی فەلسەفیش بە حکومی ئەوەی تێکستێکە باس عادەتەن باس لە تابیر لە ژیانی عادی و ڕۆژانەی ئێمە ناکە تابیر لەو ژانە دەکات کە ئێمە ئیمکانیەتی ئەوەمانەیە پێی بژین ینی ئەو ژیانە دروستەی کە دەبێ ئێمەت لە توانامانە هەیە ئاوا بژین ئاوا لە پەیوەندیا بین باسی ژیانێک دەکات کە توانای ئێمە ئەو ژیانکردنەمان هەیە نەک ئەو ژیانەی کە هەمانە ئەو ژانەی کە هەمانەیە بۆ ئێمە وەکو مارەسە وەکوەوەی کە تایە دەژین دەزانین چۆن تایە بژین بەڵام ئەمە یانەوە نا ئەو ژیانە دەناسین هەروەکو چۆن منداڵێک دەزانێت بە دروستی ئەو سیستەمە زمانی کە هەیە زمانەکە بەکار بێنێ بەڵام ئەگەر لێ پرسی ئەریام زمانە ڕستە چییە ئەرێ یاساکانی چین هیچ لەبارەی سیستەمی زمانەکەەوە نازانێت بەڵام دەزانێت چی بکە بە دروستی ئیشی پێ بکە بە دروستی قسە بەو سیستەمە بکات یەک لەبەرەوەی ئەم ژیانە ئەوەی کە فەلسەفە دەیە گزارشتی لێ بکە ئەو ژیانە ممکنەیە ئەو ژانەیە کە ئێمە دەتوانین بینایکەین نەک ئەو ژانەیە کە هەیە لێرەوە تۆزە بابەتەکە ناڕۆشن و دوورە لە ژیانی ڕۆژانەی ئێمەوە دوو لەوەوە کە ئێمە لە ناو ژیانە دایمە بیلەوە دەکەینەوە چۆن شتەکان جێبەجێکەین بیلەوە ناکەینەوە ڕێو شتانی ئێمە جێبەجیان دەکەین چین ئەمە ژاڵۆزیەکی تر دووست دەکە ینی فەلسەفە لە یەک کاتە هەم ئەو دەمانبا بەرەو ئەوەی کە ئێمە لە سیستەمی پەیوەندیەکان تێبگەین ئەو سیستەمی کارسوکەوتی پێ دەکەین و دوو دەمانباتە ناو ئەو ژیانەی کە ممکنە ئێمە وابین ینی ئیمکانیەتی ئەومانتیایە وەک ئینسان کە دەڵێم ئیمکانیەتیانی چی ینی ئێستا بۆ نمونە هەر حیوانێک بێنی ئیمکانیەتی ئەوەی تیانە کە فێری قسەکردن بێت قسەکردنی مرۆڤ بێت ینی هەر بە سروشت ئەو توانایەتیانە یا توانایەتیانە ببێتە ئەندازیار ببێتە مۆسیقار تا بێتە مەسل بێتە تەمسیل بکە ئەم توانایانە نین هەر بە سروشتی نین بەڵام فەلسەفە پێمان دەڵێ لە ناو ئینسانە کۆمەڵێک توانا هەیە ئیمکانیەت هەیە و ئەم ئیمکانیەتە دەکرێت ژیانێکی پێ بینا بکرێت کە ئەم ژانەیە لەبەرەوە کاتی خەڵک وا بیر دەکاتەوە فەلسەفە دوورە لە ژیان لە ڕاستیە ڕاستە فەلسەفە دوورە لەو ژیانەی کە ژیانێکی ناگایانەیە ئێمە هەر کۆمەلگایەک نەریتەکەی وەردەگرێت و ئیشی پێ دەکات بەبێ بیر لێ کاتەوەرێ ئەمە بۆ وا دەکات بەبێەوەی بیر لەوە بکاتەوەرێ باشە بۆچی فەرزەن ئەم شتە لە ناو ئەم کۆمەلگایە باش نییە کەچی لە کۆمەلگایەکی ترایەتیا دیە لێرەوە فەلسەفە ناتوانێت تعلیماتت بداتێ لەبارەی ئەو ژیانەی کە پێی دەژی ینی وەکو چۆن هەر کەسێک لەو کەسانە یان ئەوانەی کە خۆیان کۆمەلگا دەبن بەڕێوە وا دەبینن کە کۆمەلگا دەبن بەرەوە دەتوانن تعلیمات بدەن بە ئینسانەکان کە چۆن بجوڵێنەوە ئیتر لە خەتیبەکانەوە بیگرە خەتیبەکان بە مەبەسم لە خەتیبەکان تەنها خەتیبی مزگەوتەکان نیە ینی هەموو ئەو خەتیبانەی کە خودبە دەدەن لە کەناڵە جاجاکانەوە ینی لەبەرەوە لێرە
ئێمە کە دادەنیشین بیلەوە دەکەینەوە لەگەڵ تێکستێکی فەلسەفیا بڕین حتما دەبێ ئەم شانە لە پێشچاو بگرین دەبێەوە لە پێشچاو بگرین کە فەلسەفە ئێمە دەباتە ناو ناساندنی ژیانێک کە ئەو ژیانە ئەگەر بێت و لە کەسێکە ئەم ژیانە بێتە ئاراوە لەوانەیە کەسێک بێ بە نسبەت کۆمەلگاکەیەوە کەسێکی غەریب بێت کەسێکی سیر بێت هەرەوەیە لە محاوەرەی سکوراتە زۆر جار سکورات دەڵێ لەوانەیە پێتان سیر بێ کە ئەمە ئاوایە لە کاتێکی شاگەر ئێمە بە عەقڵ بیرکەینەوە سێر دەکەین ئەو هەنگاوەی سکورات دەینێ هەنگاوێکی دروست و ڕاست و حەقە بەڵام لە عینی کاتیشە ئەمە هەنگاوەی کە سکورات دەینێ و حەق و ڕاستە لە لامان سەیرە کە ئینسان ئاوا بێت یعنی بە معنایەکی تر ئێمە ئەو ژیانی کە پێ ڕاهاتوین وای لێ کردوین بەلامانەوە سەیر بێ کەسێک ڕازگۆ بێت کەسێک حەق بێت کەسێک لە شوێنەکە حساب بۆ شتانە نەکا کە ئێمە حسابی بۆ دەکەین لە هەڵوێزگیریەکە ئەمە شتێکی سیر دەردەچێت لای ئێمە لە کاتێکە خۆی ئەمە چییە ئەوەی شتێکی سەیرە بە نسبەت ئینسانەوە لە ڕاستیە ئەو درۆ دەلەسەیە کە ئێمە ڕۆژانە لە دەیبینین و هەستیشی پێ دەکەین و خۆشمان دەزانین لە ناو درۆی ئادەژین و ئەمای کە کەس لەگەڵ کەسا ڕاز نییە و دەزانین بازار هەمووی سەختە چێتیە و دەزانین ئەمە خۆی لە ڕاستیا سەیرە یعنی سەیریەکە لەویە نییە کە ئینسان چاک بێ سەیریەکە لەویە کە ئینسان چاک نەبێ سەیریەکە لەویە نییە کە ئینسان ڕازگۆ بێ ڕاست بێت سەیریەکە لەویە کە ئینسان ڕاز نەبێت بەڵام کاتێکە شتەکان ژیان لەسەر ئەساسی کۆمەڵە تەوەهمات دامەزراوە و بیریشم فەحسی ئەم تەوەهماتانەش نەکراوە وەکو یەکێک لەو ئێنانەی کە سکورات لێرە دەڵێ ئەگەر ژیانێک تاقی نەکرێتەوە شیاوی ئەوە نییە تۆ پێی بژی شیاوی ئەوە نیە ئەو ژیانە پێی بژی بچیتە ناوی لەبەرەوە فعلەن کاتی ئەمە دەچینە بەردەم فەلسەفە وا تەسەور دەکەین دەچینە بەردەم شتێک گوتنێک دەقێک کە باسی چیمان بۆ دەکات باسی عالەمێکی میسالیمان بۆ دەکات میسالی بۆ معنا باوە بازاڕیەی کە هەمووی ئاوات هینی دەکات کە میسالیانی ئەو شتێک کە واقعی نیە خەیاڵیە وەهمە لەبەرەوە لێرە هەست دەکەم تۆزێ بۆ ئەوەی بچینە ناو ئەو عالەمە کە فەلسەفە نیشانمان دەدا زۆرێک لە ئامادەباشی جیاوازمان دەوێت لەوەی کە هەیە زۆرێک لە ئستعدادێکی ترمان دەوێت هەناسەیەکی ترمان دەوێت و سەبرێکمان دەوێت بۆ ئەمە لەبەرەوە چوون بۆ ناو ئەو عالەمە ئێمە لە ناو ئێمە کۆمەڵە بربەستدانراوە هەر لە منداڵیەوە ئەم بربەستانەمان ئێمە بۆ دروستکراوە کە بیر لە شتیاوا بکەینەوە بۆ نمونە هەر لە منداڵیەوە لەوانەیە من خۆم وەکو کە منداڵ بووم ئامۆژگاری کراوم کە سقە بە کەس نەکەم خەڵکی ڕاز نەماوە دەبێت زۆر ئاگام لە خۆم بێ ینی من وەکو جەنگاوێرێک ئامادە دەکرام بۆ ئەوەی بچمە ناو کۆمەلگا بژین وەکو کەسێک دایمە دەبێت چی بکەم دەبێت حەزەرکەم و دایمە دەبێت ئەو دەوروبەرم کە هەیە گومانی لێ بکەم ئەی کاتێک کە ئێمە ئاوا پەروەردە کراوین و لەناو ئەو کۆمەلگا هاتووینە ئاراوە بیرکردنەوەمان دامەزراوە گیانبینیمان دامەزراوە لەبارەی ژیان و کۆمەلگا و ئەمە حتمما سەختە ئێمە بچین بەرەو گیانێکی تر کە گیانی ئەو شتانەیە کە ئێمە کە لە خەیاڵی ئێمە وا چێنراوە کە ئەم جۆرە لە ژیانێکی چییە میسالیە تەنانەت ینی بیرکردنەوە دینیەکانیش ئەوەی کە ئاعتقادیەکان کە هەن ئاوا بیر دەکەنەوە کە ئەو ژیانەی کە کراوە بە میسال ئەو ژیانێکە نابێ بیری لەکەینەوە ینی هەبێت لە واقعە ئەمە کەسانێک بەو ژیانە ژیاون وەکو وا بێ کە ئینسان نەبن وەکو وا بێ کە ئەمانە لە ئاسمانەوە هاتم نەخوارێ و ئەمە تۆ ئەو ئیمکانیەتە بۆ ئەو ژیانێکی ڕاست تۆ لە ئینسان دەسێنیتەوە لێرە تۆ بە ئینسان دەڵێ
ئەی ئینسان تۆ ئیمکانەتی ئەوەت نییە بەو ڕاستیە بژی هەرچەند لە ناو تاریخا خەڵکانێک گەبوون بە ڕاست ژیاون ئیتر ئەلێرەوە ئێمە دەدایمە لە ناو هیچ جەوڵێک لە ناو ئێمە هیچ محاولێک لە ناو ئێمە دروست نابێ بۆەوەی ئێمە چی بکەین بیر لەوە بکەینەوە چاک بژین ینی لە ناو چاکبوونا بژین بۆچی چونکە وا تەسەور دەکەین وا خراوەتە مێشکمان کە ئەم جۆرە لە ژیان ژیانێکی خەیاڵیە و هەر کە سەوڵی بۆ بدا شێتیە و چوزانم کۆمەڵەشتی هەنکە گێ هەمومان نادراون چ لە ناو عایلەکانمانە چ لە دەرەوە چ لە هەر شوێنێکی تر ینی بە معنایەکی ترە و سیستەمە کۆمەڵایەتیە بۆ پاراستنی خۆی دایمە چی دەکا ترسێک لە توا دروست دەکا ناومێدیەک لە توا دروست دەکا کۆمەڵەش لە توا دروست دەکا ئەمانە دەکاتە بەربەست بۆەوەی کە تۆ بچیت بیر ئەسەن لەوە بکەیتەوە کە بە ژیانێکی چاک بژیت بیر لەوە بکەیتەوە لەگەڵ ئینسانە هاو بوونەکانتە پێکەوە بیرکەنەوە بە چاک بژین ئەمانە هەمووی بربەستن لە ڕاستیە لەبەرەوە ڕۆشتن بۆ ناو عالەمی فەلسەفە ئاسان نییە سەختە و ئامادەیەکی باشی دەبێ و دەبێ فعلەن تۆ بتانی ئەو بربەستانە ببریکە لە منداڵیەوە لە لای تۆ دووسکراون بۆەوەی کە تۆ نەکرد ئەسەن بچی بەرەو ئەو گیانە لە بیرکردنەوەشە نەک لە ژیانی واقعیە ینی ئەسەن بیریشی لەکەیتەوە ینی بیرکردنەوە لەوەی کە تۆ لە چاکبوون لە ژیانێکی چاک لە ڕاستیا بە شکڵێکی ناگایانە لە ناوێمە قەدەغە کراوە قەدەغە کراوە بۆ معنایی کە کراوە بە شتێک تۆ بیر مەکەرەوە ڕاست لە ناو دنیا نەماوە هەمووی ناڕاستن ئەم قسانی کە لە زمانێکی شعبیەوە دێتە دەرێکە ڕۆژانەیەمە دەیبیسین ئەمانە تەبەن هەمووی ئەو ئومێدی ئێمە دەکوژێ بە ژیانێکی چاک ناومێدمان دەکا تاریکمان دەکا پەستمان دەکا وامان لێ دەکا فعلانی تر واز لەو ئامانجە ڕاستەقینە بێنین لە ژیانە لە بوونە کە عیبارەتە لە دامەزانی ئەم ژیانە بەرەو چی بڕۆین بەرەو ئەو ئامانجە جوزئیانە مادیانە بڕۆین کە هەر یەکە لای خۆی کردوێتی بە ئامانج و جۆدی بۆ دەکا و ئەو ژیانە کە هەمومان دەزانین هەموو کەسێک لەم کۆمەلگایە هەوڵی بۆ دەدا شادەیەکی باشە دەستی کەوێ خانوویەکی باشە چوزانم پارەیەکی باشە ئەوەی کە بژێویەکی باشە بتوانێت شانسی ئەوەی هەبێ بچێتەوە شوێنانەی کە شوێنی هینن ینی شوێنانێکن کە بۆ خەڵکێک کە پارەدارە دەچێتەوە شوێنانە ئەم شتانێکە ئێوە هەمووی دەیبیستنەوەی کە شەڕەکەی لەسەر دەکرێت چوزانم چەند ساڵی ئەمە شەڕ لەسەرم شتانە دەگەین لا هەموو شوێنێک شەڕە لەسەرم شتانە ئەمانە تەبان هەمووی سەبەبەکەی چیە ئەوەیە کە ئێمە نامێت کراوین بەرامبەر بەچی بەوەی کە بتوانین ژیانێکی چاک دامەزێنین ئەو ژیانە چاکەش تەبان یەکێک لەو مەجالانەیە و تێکستانەی کە بەرەو ئەو ژیانە چاکە تەژیعمان دەکا و پێمان دەڵێ ئینسان تۆ دەتوانی چاک بیت چییە فەلسەفەیە فەلسەفە گزارشتە ینی قسەکردنە و بیرکردنەوەیە لەوەی کە ئینسان ئیمکانیەتی تایە کۆمەلگایەکی چاک بیناکە ئیمکانێتی تایە بۆ نمونە ئینسان ئیمکانیەتی تایە درۆنەکە دەتوانێت درۆنەکە ئاین دەتوانێت هەمومان دەزانین ئینسان دەتوانێت درۆنەکە هەمومان دەزانین بەڵام لە عینی کاتیشە کە دەمانەوێت درۆنەکەی ناتوانین نیکەین کە دەڵێم درۆ مەبەستم لە هەموو یاریکردنێکە کە ئێمە دەیکەین مەبەستمەوە نییە قسەیەک من بە درۆ بگەڕمەوە تۆ لە بازاڕ عەمەلەیەک دەکەی کە سیارەکان دەگۆڕی و یاری بە کۆمەڵەشت دەکەی ئەمە درۆیە لە سیاسەتا کە تۆ کۆمەڵەشت دەیە ئەمانە درۆن تەلەبەیەک کە بە ناوی شاهادەوە دەچی ئالاساز لە زانکۆ فێر دەبێ بەڵام ئیشی بە فێربوون نییە و ئیشی بە شاهادەکەی ئەمە درۆیە مامۆسایەک کە بە ناوی مامۆسا لە زانکۆ ئالاساز چۆتەوێ تەلەبە فێری شتێکی دیاری کراو بکە بۆ پارەکە دەچێ و فێربوونەکە ئێمال دەکا ینی چی یان ئێمە درۆیە یان ئێمە بە ناوی کۆمەڵەشتەوە کۆمەڵەشتی تر دەگەین کاتێک کە تۆ بیلەوە دەکەیتەوە ئینسان چاک نابێ ئیلا نادەبێ کوتێکێک بەسەریەوە هەبێ هێز چاکی دەکا و ئەمە کۆمەلگاکەش دامی ئەمە دەکا ینی بیرکردنەوە عامیەکە دامی ئەمە دەکا کە فعلەن ئینسان کوتێکی دەبێ
يعني ئینسان هیچ تاکو چییە؟ هیچ تاکو منداڵە هیچ تاکو گەورە نەبووە. يعني کاتێک کە تۆ دەڵێی فەرزن دەکرێت ژیان بکرێ بەبێ حکومەت، دەکرێت ژیان بکرێ بەبێ هێزێکە لە هێزی هەمووان زیاترە و دەتوانێت هەر کەس لاری کرد حکمیکە. کاتێک ئەمە دەڵێی وامان لێ کراوە کە ئێمە ئەسڵەن بڕوامان بەوە نەبێکە شتێکی ئەوە ممکنە لە کاتێکا کە سێری ئیمکانیەتی ئینسان خۆی دەکەی توانای ئەوەی تایەوا بێت. ئەی دەبێ ئێمە بچینە ناو ئەو توانە شارەوە، دەبێت فعلەن بەر لە هەموو شتێک ئێمە بگەینە ئەو ئەنجامەی کە لە ناو ئینسانە ئەم ئیمکانیەتە هەیە، بەڵام ئەم ئیمکانیەتە فەرامۆش کراوە. کۆمەڵە ئیمکانیەتی تر لە ناو ئینسانە گۆگەر خراون چالاک کراون و ئەم ژیانێک کە ئێستا ئێمە تیای دەژین پڕە لە درۆ دەلەسە بەرهەمی چییە؟ بەرهەمی چالاککردنی ئەو ئیمکانیاتانەی ترە، ئیمکانیاتات تەکنیکیەکان کە لە ناو ئینسانە هەن، نەک ئیمکانیەتە ئەخلاقیەکان. و کاتێک فعلەن ئەم ئیمکانیەتە ئەخلاقیانە لە ناو ئینسانە چالاک دەکرێن یعنی چی؟ یعنی ئەو جۆرە لە ژیان کە ئێمە تەسەوری ناکەین دێتە ئاراوە. ئێستا ئەوە بیرکەنەوە ئێلێرە ئێمە دانیشتوین دابنێن ئێمە دەچیندا گوندێک بۆ خۆمان لە دوور لە خەڵک و حکومەت و هەموو شتێک دەژین. باشە بۆ دەبێ پێویستمان بەوە بهەبێت کە مەجموعەیەکمان کۆ ببنەوە عەسەبەیەک دروستکەن، هێزێک دروستکەن، ئەوانی تەرەرکامیان لاری کرد بیبین ئەوان تێر و پڕی بکتن. یعنی بۆ دەبێ من دروستکەین. ئەی کە تۆ ئاوا بیر دەکەیتەوە پێویستت بەمە یانی چی؟ هێز دەکەی ئینسان زۆر بچووکە بەڕاستی. یعنی حیوان باشتر لە ئینسان لەو حاڵەتە. یعنی تۆ بۆ خۆت ئەم هێزت دروست دەکەی بەسەر خۆ، یعنی ناتوانی چاک نەبی چاک بیت، ناتوانی فەرزەن ئێمە پێکەوەی ناتوانین دزی نەکەین لە یەکتر تاوەکو پێویستان بە هێزێک نەبێ من لە ئەوم دزی پەنابەرم بۆ ئەو هێزە بێ ئەم شتێک کە لەوەم دزیوە لێم سێنێتەوە سزام بدە. یعنی ئێمە ناتوانین بەبێ هێزێکی سزادەر بژین، هێزێکی سزادەر کە لە خۆمانە، نەک هێزێکە لە ناومانایە سزامان دەدا. ئەمەی کە لە ئەسڵەن لە غیابی ئەو هێزەی کە لە ناومانایە سزا دەدا ئەم هێزە دەرەکی پێیا بوو. یعنی ئەو حاکمەی لە ناومانایە بەرجەستە کراوە لە کیا؟ لە کۆمەڵی ئینسانە کە خاوەنی هێزن، هێز دراوە بەوان، ئەوان هێزیان قۆرخ کردووە، ئیتر هێز سیلاحە جەیشە هەر شتێکەیە. یعنی ناکرێ ئێمە بەبێ ئەمانە بژین، ناکرێ بەبێ شەق بژین، ئاخر ناکرێ ئەخر ئێمە بە شەق دەژین نەزانن کە لە شوێنەکە پۆلیسە بۆ حکومە دەبوو یانی چی؟ یعنی ئێمە بە شەق دەژین، نەگەر لێرە لە ئەوروپاش خەڵک بە شەق دەژین بە کامێرا و بە پۆلیس و بە مراقەبە و بە یعنی تۆ بڵێ ئینسان ئەوەنە کایەنێکی بوودەڵە و هین بێت پێویستی بەم هەموو مراقەبە و هینە بێت. ئەمانە چیمان پێ دەڵێن؟ ئەمانە پێمان دەڵێن ئەسڵەن چاکە لە ناو ئینسانان نییە، لەبەرەوە حەزەر بە لە ئینسان، لەبەرەوە ئینسان خۆی دەڵێ حەزەر بە لە ئینسان. ئەخر ئەمە کەی مانتیقە؟ وەکو وابێ ئینسان کایەنێک بێت جابێ لە خۆی. ئەمانە هەمووی بەرهەمی چین؟ بەرهەمی ئەوەن کۆمەڵێ ئەو ئیمکانیەتەی چاکبوونە کە لە ناو ئینسانە هەیە، ئەو عالەمەی کە باسم کرد عالەمە شاراوەیە دەست لێ نەدراوە، بە دەست لێ نەدراویە ماوەتەوە. ئینسان سەرقاڵە بەچیەوە؟ بەوەی کۆمەڵە ئیمکانیەتی تر لە ناو خۆیان چالاک دەکا کە ئەمانن ئەم بەرەمەی لێکەوتوێتەوە کە پێویستت بە چییە؟ پێویستت بە مراقەبە و کۆنتڕۆڵکردن و سزادان و فڵان و فیسار. لەبەرەوە ئەلێرەوە ئێمە تێدەگەین لەوە کە فەلسەفە چی دەکا؟ فەلسەفە بەرەو عالەمێکی دەست لێ نەدراومان دەبا و ئەم عالەمە لە ناو خۆمانایە، لە ناو کتێبەکانان نیە، لە ناو نووسینەکانان نیە و ئێمە بەر لەوەی ئەسڵەن بچینە لە ڕێگەی چیەوە دەتوانین بچینە ناو ئەم نووسینەوە، ئەم گەشتە بکەین لە ڕێگەی خۆمانەوە، نەک بە پێچەوانەوە لە ڕێگەی کتێبەکەەوە دەتوانین، لە ڕێگەی خۆمانەوە دەتوانین بە ناو تێکستەکە بڕین و ئەساسی ئەمە لە ناو خۆمانایە. ئەمە بەرهەمی وەدیات نیە و توانایە لە سوکراتە. لەبەرەوە لەم کۆرسا دەبێت ئەوەندەی ئێمە بگەڕینەوە ناو خۆمان بۆەوەی ئەو شوێنانە بدۆزینەوە. ئەوەنە نابێت چاومان لەوە بێت کە لە دەرەوە بێ، ینی ئەمە لەم کۆرسا دەبێت بگەینەوە حاڵەتی کار کەسە لە ناو خۆیان مێنێتەوە. ینی من لێرە وەکو قسەکەرێک ئەسڵەن دەبێت بوونم نەمێنێ،
قسە دەکەم بەڵام بەبێ ئەوەی ئێوە بزانن من هەم بۆچی چونکاریەکە لەناو بیرکردنەوەی خۆیان دەبێت بگەڕێتەوە ناوخۆی و بیر بکاتەوە بەرەوە شوێنی خۆی بڕوە هیوادارم بتوانین گەشتەکە بکەین